بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم خوای پەروەردگار دەرفەتی پێبەخشینەوە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامەی بەدانایی لە خزمەت میوانە هەمیشەیەکەمان جەنابی مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە لە درێژەی ئەو زنجیرە بابەتەی کە لەژێر ناونیشانی بۆ چاکردنی ئەم دۆخی هەرێم باگوێ لە قورئان بگرین گەیشتوونەتە بنەمای بیستەم کە جەنابی مامۆستا ئاماژەی بۆ کردووە تەبایی و هاوکاری پێکەوەکردنی پێگاتەکانی کۆمەلگا مەرجی بنەڕەتی بەرەو پێشچوون و سەرکەوتنێتی. بزانین مامۆستا مەبەستی لەم چەمکە لەم دەستەواژەیە چییە کە لە قورئانەوە بێگومان هەڵی هێنجاوە بۆ ئەم بارودۆخەی هەرێم. مامۆستا جان سڵاوی خوارد لەبێ سوپاس کە دەرفەتی بێبەخشین. کاکەدانا بەخێر بێن سەرچاو خۆش سوپاس سەلامەت بی. مامۆستا جان وەک لە پێشەکەکەی ئاماژەم پێکرد گەیشتوونەتە بنەمای 20 ئەم بنەمایە وەک هەموو جارە جەنابەت ئاماژەت پێکردووە بەڕێزت لە ئاەتەکانی قورئانی پیرۆزەوە هەڵە هێنجاون مەبەستت لەم بنەمایە چییە؟ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. کاکەدانا ئەم بنەمایەیەکێکە لە شتە زۆر ڕۆشنەکان بۆ هەموو کەس کە هەر کۆمەلگایەک بێوێت گەشە بکە و کۆمەلگایەکی تۆکمە بێت تەندروست بێ دەبێ پێکەوە تەبا بێ لەسەر ئاستی پێکهاتەکان. دیارە مەبەستمە لە پێکهاتەکان واتە توێژەکانی کە کۆمەلگا پێک دێنن کە من حکومڕانانیش بە توێژێکدا دەنێم هەر وەکو جوتیاران کاسبکاران ئەمجا گەنجان ئافرەتان پیاوان و پاشان نووسەران ئیدی هەموو ئەو توێژانی کە کۆمەلگا پێک دێنن بازرگانان لە هەمان کاتدا سیاسەتمەداران و حکومڕانانیش ئەوانیش توێژێکن لە توێژەکانی کۆمەلگا. مەبەستیشت پێینەتەوەی و ئاینە جیاوازەکان ئەوانیشم هەر پێ مەبەستە تەمان هەموو ئەوانەی کە کۆمەلگایەک پێک دێنن جا هەندێک کۆمەلگا دیارە ئیثنین واتە زیاتر لە نەتەوەیەکیان تێدا هەیە هەندێکیشیان دیارە تاگنەتەوەن. گرنگەوەیە هەرچۆن بێ کۆمەلگا دابەش دەبێت بۆ چەند توێژێک وەجاری واشەیە بۆ چەند نەتەوەیەکیش یا بۆ چەند ئاین و ئاینزایەکیش. کۆمەلگا تەندروستەکان و ئەو کۆمەلگانی کە دەتوانن بەرەو پێشەوە بچن گەشە بکەن ئەوانن کە لە نێو خۆدا دەم تێک نانێن و پێکەوە هاوکارن لە جیاتی وەکە پێکەوە ناکۆک بن پێکەوە هاوکارن ئەوەی کە خوای پەروەردگار دەفەرمێ وتەعاونوا عەلە البیڕ وەتەقوا هاوکاری یەکدی بکەن لەسەر چاکەکاری و پارێزکاری. ئەگەر تەماشای قورئانی بەڕێز بکەین فەرمایشتی خوا سوبحانە وتەعالا هەمیشە ئەوانەی کە ویستویانە کۆمەلگا بە شێوەیەکی تاکڕەوانە ئیستیبدادیانە بەڕێوە بەرن هەوڵیان داوە کە پێکاتەکانی کۆمەلگا پێکەوە دژ و ناکۆک بن دەم تێکنین پێکەوە سەرگەرم بن خەریکی ناکۆچی بن ئەگەر ناکۆچی وەهمیش بێ. لە سەرەتای سوورەتی ئەلقەسەس خوا سوبحانە وتەعالا دەربارەی فرعون کە دیارە فرعون ڕەمزی ئیستیبداد و خۆسەپاندنە ڕەمزی حکمی تاکڕەوی و حیساب نەکردنە بۆ خەڵک و جەماوەر خوا دەفەرمێ ئینە فرعون عەلا فی الأرض وجعل أهلها شیعە. فرعون خۆی لە زەویدا بەرز کردەوە واتە دەسەڵاتی ڕانا بەسەر خەڵکدا خۆی بەسەردا پەڕستکردن وجعل أهلها شیعە خەڵکەکەی واتە خەڵکی میسر یا خەڵکی کۆمەلگاکەی خۆی بەش بەش کرد. شیع کۆی شیعەیە شیعە ینی کۆمەڵێک لە خەڵک گروپ کە دیارە هەر کام لەو گروپانە وای لێکرد کە پێکەوە نیزاع و ناکۆچیان بێت. بەڵام پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام بە پێچەوانەی فرعون و فرعون صفەتەکانەوە هەمیشە ویستویان ناکۆچیەکانی کۆمەلگا نەمێنن ئەو کۆمەلگا پێکەوە هاوکار و دەستبارگر بێ. تەماشا سوورەتی ئالی عیمران بکەین خوا سوبحانە وتەعالا دەفەرمێ پێشێ دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ئەی ئەوانەی بڕواتان هێنا وەکو بۆ خوا شایستەیە پارێزی لێ بکەن بە موسڵمانەتیش نەبێ مەمرن واتە بە موسڵمانەت لەسەر ئیسلام بژین بۆی بە موسڵمانەتیش ببرن. دوای یەکسەر دوا بە دوا ئەوە
لآية جمارة الصدو سيدة دفرمي واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون دفرمي ودز بالرسماني خواو بقرنوا برتوازم بن وشاكي خواو بير خوتان بينو كأيو بيكو الدجمن بون بلام دوایی خوا پێکەوە کردنیە برا فأصبحتم من نعمتي إخوانا فألف بين قلوبكم دڵی پێکەوە گرێدان کە پێکەوە دڵتان پێکەوە ناکۆک بوو دووبەرەشیتان لە بیندا هەبوو دژمنایەتی و ناحەزێتیتان لە بیندا هەبوو واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا دیارە أخوة برایەتی تەبایەکە دەکاتە بەرهەمی دڵ پێکەوە گرێدان دڵی پێکەوە بەستن پێکەوە بوونە برا پێکەوە تەبابوون دوایی خی پەروەردگار وێنەی ئەویان بۆ وێنا دەکات حاڵەتی پێش هاتنی ئیسلام و پێش تەشریف بردننی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ مەدینە کە ناوی یەثریب بوو بە چوونی پێغەمبەر عەلەیهی الصەڵاتو وەسەلام ناوی لێنرا مەدینە مەدینەة الرەسوول شاری پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ و ئێوە لەسەر کەناری چاڵێکی ئاگر بوون و كنتم على شفا يعني قراخ يعني حافة على شفا حفرة من النار ئەو ناکۆکی و دووبەرەکی پێشیان کە لە نێوانی ئەوس و خەزرەجدا هەبوو لە نێوانی تیرەکاندا هەبوو لە نێوانی ئەوس و خەزرەج لەلایەک و هەندێک لە تیرە جوولەکەکاندا هەبوو تەشبیهی دەکا بە چاڵێکی ئاگرەوە ئێوە لەسەر کەناری چاڵێکی ئاگر بوون فأنقذكم منها خوا دەربازی کردن ڕزگاری کردنەوەی بکەونە نێو ئەو چاڵە یاخود چی دیکە بەردەوام بن لە چوو لە خزانە نێو ئەو چاڵە چونکە پێشتر لە پێش ئیسلامدا شەڕ و شۆڕی زۆریان پێکەوە کرد و خوێنی زۆریان لە بیندا ڕژا بوو بەڵام ئیسلام ئەو دەورە دەبینێت هەمیشە پەیامی پێغەمبەران عەلەیهیم الصەڵاتو وەسەلام وەکو چۆن بە خەڵک دەڵێن ئەهلی تەوحید بن پێشیان دڵ ئەهلی وەحدەت بن من زۆر جار گوتومە ئەم ڕستە مبارەکەی قورئان ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین ئایەتی ژمارە 5 لە سوورەی الفاتحە هەر تۆ دەپەرستین پشتیش هەر بە تۆ دەبەستین یان داوای یارمەتیش هەر لە تۆ دەخوازین ئەمە هەم تەوحید دەگەیەنێ بەس تۆ دەپەرستین بەڵام وەحدەتیش دەگەیەنێ واتە ئێمە بە دەستە جەمعی پێکەوە تەنیا بەندایەتی بۆ تۆ دەکەین ئەجا وەکو گوتم یعنی ئەو کۆمەڵگایانەی کە بیانێ بەرەو پێشەوە بچن گەشە بکەن لە جیاتی ئەوەی بەنێو خۆیانەوە مەشغوڵ بن دەم تێکنێن پێکەوە سەرقاڵ بن پێکەوە شەڕی دەوەن بە ئاش بکەن جێسەڵ بە یەکدی بکەن وەکو میلەتە ئێمە زۆر جار وای لێ هاتووە زۆر جار وا بووە ئێستاش بەداخەوە بەڵێ سەنگەر لە یەکتر گرتن نەماوە بەڵام جۆرێک لە شەڕی سارد هەیە لە بەیندا کە ئەو خۆتان دەزان و بارگەرجێ سیاسی و پێکەوە کۆنەبوون و قسە لەگەڵێکدا نەکردن و ئەمجا حیزبێک بێوێ ئەوانی کە بکاتە پاشکەوی خۆی و ڕەگەڵ خۆیان خا ئەوە حاڵەتێکی ناتەندروستە ئێمە دەبێ ڕێز لە بوونی یەکدی بگرین ڕێز لە تایبەتمەندیەکانی یەکدی بگرین خۆی تەبایی بە چ دروست دەبێ تەبایی بۆ دروست دەبێ ئەو مافەی بە خۆمی ڕەوا دەبینم بە تۆشی ڕەوا ببینم بەوی دیکەش و بەوی دیکەش هەمومان خۆمان ببینینەوە بە ڕێز و حرمەتەوە خۆمان ببینینەوە لە وڵاتەدا لەو پرۆژەیەدا نەک هەندێک لە هەندێکاندا بتوێینەوە وەکو ئەهلی تەسەوف بڵێنجا ئەوان فەنافیلا لە خوادا توانەوە کە ئەوش دیارە چەمکێکی ڕاستی هەیە ئەوی ژەوەی کە ئینسان لە بەرامبەر خوادا سوبحانە وتەعالا هیچ بۆچوون و هیچ ئارەزووی نەفسی و شتی ناشەرعی لە وجودیدا نەمێنێت لە بەرامبەر خوادا لە بەرامبەر شەرعی خوادا لە بەرامبەر بەندایەتی بۆ خوادا گنجی لێ ببڕێ هیچ دەمارێکی ناشەرعی تێدا نەجوڵێ ئەوە فەنافیلا ئەو مەفهومە ڕاستەکەیەتی مەفهومە چەوتەکەشیەوە کە ئەوەی کە وەحدەتول وجود ئەوانەی کە بەوە هەم وایان تەسەور کردووە کە ئەم عالەمە جیسمە و خوای پەروەردگار ڕوحەکەیەتی کە ئەهلی عیرفان و تەسەوفی ڕاستەقینە دەڵێن وەحدەتو الشوهود هەیە تەنیا خوا بینین ئەمما تەنیا خوا هەبوون واتە هیچ شتێکی دیکە وجودی نییە نا ئەوە ئەهلی علمی کەلام و تەوحید گوتیانەوە حەقائق الئەشیاء ثابتة
شتەکان هەن واتە ئەم دنیا خاڵ و وەهم نییە. مەبەستم ئەوەیە کە لە جا ئەوان کە فەنافیلا هەیە هەندێکیان فەنافی شەیخیانی ئەو برادرانە هەندێک لەوانەی کە چاویان لەوەیە هەموو شتێک هیوان بێ و هەموو شتێک بەدەستوانەوە بێ عیباد و بیلات دەیانوێت خەڵک فەنافی الحیزب ببێ یان فەنافی شەخص ببێ. حەقیقەت ئەوە غەڵەتە. ئێمە دەبێ هەمومان هەر کامێک لە ئێمە بوونی پێڕەوە ببیندرێ و تایبەتمەندەکانی ڕێز لێ بگیرێن بەوە تەبایی پەیدا دەبێت. هەمیشە تەبایی لەسەر بناغی دادگەری پەیدا دەبێت. مامۆستاگەل لە تەبەقە سیاسیەکە بینە خوارەوە بۆ نێو کۆمەڵگا، ینی ئەوەی جەنابەت ئاماژەت پێکردم بە وردی خوێنوانی هەستەکرێ تەنانەت ئێستا بۆ نمونە ئەگەر وێنەی کۆمەڵگەی کوردی بین نەبەرچاوی خۆمان زۆر جار سۆرانی و بادینی سلێمانی و هەولێری ژن و پیاوە ئەمانە ئەدرێ بەیەکە گەنج و پیر نازانم بەڵێ لادێ و شارجاران ئاغا و دەرەبەگ و نازانم جوتیار. ینی ئەمانە جەنابتە فەرمووی ئەمە دەستی دەسەڵات و بە بەرنامە ئەمە ئەخەنە ناو کۆمەڵگە زۆر جار وایە زۆر جار وایە کە ئەمن یەک بنچینەت پێ بڵێم بە تۆش و بە بینەرانی بێسەرانی بەڕێزیش. ئینسان ئەگەر ئامانجەکەی باش بوو خەفتانی ئامرازی باشیشی بۆ دەکا بۆی لە ئامراز و شێوازی باشیش دەخەفتێ. ئەگەر ئامانجەکەی خراپ بوو وەکو دەڵێن ڕاوچی خراپ بە دووە ئاوی لێڵدا دەگەڕێ یا دەست بازاری ئاڵۆزی دێ. ئینسان ئەگەر ئامانجی باش نەبوو ئەو ئامرازانش کە بەکاریان دێنێ بیر دەکاتەوە لە ئامرازی خراپ. بۆیە ئەگەر ئینسان مەبەستی خزمەتی خەڵک و وڵات و کۆمەلگا بێ بەبێ جیاوازی ئەو کاتە نایەت بگەڕێ بزانێت چێ بە مەرجە ناشەرعیەکانی ئەو ڕازیە پڕیکە ئەوەش کە بە مەرجەکانی ڕازی نییە قڕیکە. وەکو ئێستا دەبینین وایە هەموو جار ناڵم حیزب و خزم پڕ بوون خەڵک و جەماوەریش قڕ بووە خۆواقعەکە دەسێتە چای هەموو کەسێکەوە چێ پێخۆشە با پێی خۆش بێ چێ پێ ناخۆش با پێی ناخۆش وەڵام حەقیقەتە ئەوە. ئەی باش ئێمە ژمارەیەکی کەمی خەڵک لەم وڵاتەدا بە واریداتی ئەم وڵاتە کە هی هەموو لایەک بووە بەبێ جیاوازی بۆ نەمر لێر لێر خۆ دیارە بە ژیانیانەوە دیارە بە خۆیان بە جێگە و ڕێگەیان بە سیارەیان بە ئیمکانیەتیان بە دەوروبەریان خەڵکی دیکەشەوە دیارە وەزعی چۆنە. جا جەنابەت باسی ئەوت کرد کە ئاستی کۆمەڵگە ئاستی کۆمەلگا بڵێن ئەو بادینان و سۆران سلێمانی و هەولێریش لادێ و شاری پیر و گەنج ژن و پیا و ئافرەت و پیا و مەسەن ئەوانە هەمووی خۆی کۆمەلگا هەموو لەوانە هەمووی پێک دێت. کۆمەلگا دەبێت بە تەمەنی هەبێ بێ تەمەنیشێ خۆ کۆمەلگا خوا وای خوڵخاندوون هەمیشە نیوەی بەشەران مێ نیوەشیان نێرن ئەنجا خۆخوا سوبحانە و تەعالا ڕەگەزی نییە. خوا سوبحانە و تەعالا نەنێرە و نەمێ. ئەم بنچینەی جووتێتی خوا لە دروستکراوەکانی خۆی دادایناوە. هەتا هەندێک لە زانان ئەم ئاەتەی سوڕەتی فەجر وە شەفعی وەلوەتر سوێن بە جووت و بە تاک جووتەکە دروستکراوەکانی خوان تاکەکەش تەنیا خۆیەتی. جا خوا سوبحانە و تەعالا دەفەرمێ من كل شيء خلقنا زوجين لە هەموو شتێک جووتمان دروست کردو هەموو شتێک تەنانەت گەردیلە ئەتۆم گەردیلەش ئەلکترۆن و پرۆتۆن بارگەی سارد و گەرمی تێدایە ئاسمان و زەوی دنیا و دوا ڕۆژ بەهەشت و دۆزەخ سارد و گەرم هاوین و زستان هەمووی تۆ تەماشا بکە تاریکی و ڕووناچی هەمووی ینی مەسەلەی زەوجیەت ئەوە نیە تەنیا لە نێو جیهانی مرۆڤ و ئاژەڵ و زیندەوەر و ڕوەک و ئەوانەدا بێ کە دەزانرێ بەڵکو لە مادەی بێژانیشدا هەر بە هەمان شێوە. ینی خوا سوبحانە و تەعالا جووتێتی کردوتە بنچینەیەک کە هەموو دروستکراوەکانی لەسەر خوڵقاندووە. تەنیا خۆی تاکە و خۆشی تاکە و بێوێنەیە. بۆیە ئەمە کە باسمان کرد ینی مەسەلەی جووتێتی بە ئەوکو نێرومیایەتی ئافرەت و پیا پاشان کۆمەلگا پێویستی بە لادێشێ پێویستی بە شاریشێ کۆمەلگا پیریشی تیا دەبن بە ساڵداچ ئەوی ئەمڕۆ گەنج خۆ دوای دەبێت ئەوش پیر دەبێت. کۆمەلگا جاریوان نەداریشی تێدا هەیە جاخۆ نەداریەکە مەرجی هەمیشە لە ستەمی کۆمەڵایەتی شۆ بێت. ئێستا بڵێ وایە زۆر جار بەڵام جاری وەکە لەبەر تەمبەڵی بۆ خۆی نەدارە یا لێ نازانێت لە کار و کەسابەت و مەرجی هەمووی هەر لەوە بێت کە زوڵمی لێکراوە.
ینی بابێک 4-5 کوڕ بەجێ دەڵێ وەکو یەک میرات دەگرن دوای یەکێکیان هەمووی ماڵەکەی بە هەدەر دەدا و زێدەڕۆوی تێدا دەکا هیچ دەکەوێتە سەر سازی عەلی ئەوی دیکەشیان دەزانێت کار و کەسابەت بکە و دەبێتە پیاوێکی هەبوو. مەبەستم کۆمەلگا دەبێت ئەو پێکاتانەی هەبن حاڵەتی سروشتی کۆمەلگا وایە کە بینە وەکو بڵێین بە دیاریکراوی هەرێمی کوردستان دەجا خۆوە ئێمە لە چەند شارێک پێکاتەوە هەرێم بە و لە بادینان و سۆران بەگشتی ئەمجا دوایش بادینانیش ئەوە چەند شارێکەوە زاخۆیە ئەوە دوهۆکە و ئامێدیە و شوێنەکانی دیکەیە بە سۆرانیش ئەمجا مەسەنەوە هەولێر و سلێمانی و شارە زۆر و گەرمیان و هەورامان و ئیدارەی ڕاپەڕین و کەرکووک و ناوچەکانی دیکە و باش ئەمە ئەگەر بێت و هەر خەڵکی هەر شارە دەمارگیریان هەبێت بۆ دانیشتوانی شارەکەی خۆیان لەسەر حیسابی تەبایی لەگەڵ شارەکانی دی جا خۆیمە دەبێنە ئاردی نێو دڕوان زۆر دەڵم بە شەنە و سێلکەش کۆ ناکرێنەوە بۆیە ئەگەر تەماشای قورئان بکەین چیمان پێدا دەفەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئەگەر تەماشای ئەزمموی حکمڕانی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وسەلام بەڵێ خەڵکی بادیێنشین و لادێ هەبووە بیابان نشین و خەڵکی شاریش هەبووە سیاسەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سیاسەتی حکمڕانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وا بووە کە خەڵکی شار چەند فەرمایش داهاتوە فێڵ نەکەن لە خەڵکی لادێ خەڵکی بیابان نشین کە کەلوپەلەکانی دێنە ساغی بکەنەوە پێکەوە ڕێک بن تەبابن بۆ چونکە ئەو شارەش بە واریداتە بەڕێو دەچێت کە لەو لادیانە ئەو کاتە تاوان وا بووە خۆ ئێستاش ئێمە گەر حاڵەتیش تەندروستمان هەبێ دەبێ هەروە بێ دەبێ کوشت و کاڵ بەرەو پێشەوە بەرین ئاژەڵداری بەرەو پێشەوە بەرین لە زیاتی ئەوەی وەکو بەچکە چۆلەکە ئەم میلەتەی ئێمە وا فێرکرا وەکو بەچکە چۆلەکە زار دەگرێتەوە کەنجێ لە تورکیا و لە ئێران و لە ئەوروپا لە شوێوچێوە شتێک دێت بیخاتە ناودەمی دەبوو هەموو بەرهەمی خۆماڵیمان هەبێت لەو شتانی کە لە وڵاتی خۆمان هەموو ڕەنەو دەهێنرێن جامە بەستمەوەیە ئەو کاتە تۆ شارەکە پێویستی بە لادێ لادێش پێویستی بە شارە و ئەو کاتە بادینان و سۆران ئەو کاتە هەولێر و سلێمانی گەرمیان و کوێستان هەورامان و شوێ یعنی حاڵەتی تەندروست ئەوەیە چێ لە پاراستنی ئەم تەبایە بەرپرسە مامۆستانی ئەوە کۆمەڵگەیە لایەنە سیاسیەکان بەرەو ناتەبایە بەنیان حکومڕانەکانن کۆمەڵگەوالی یەکەم حکومڕان بەرپرسیارە حکومڕانەکان ئەو دەبێ ئەو بەو شێوەیە ڕەفتارکەن کە ئەو پێکاتانە پێکەوە تەبابن یەک دوو خەڵکی بەرپرسیارە خۆم زۆر لە هەموو بەرنامەکانی پێشودا باسمان کردووە خەڵک نابێت دەست لە کەراسی دەرێنێ جابزاندا خۆ چۆن بە بڕیا خۆ تۆ مەڕنی بە پێش خۆت دەن تۆ بەشەری ڕەخنە بگرێت دەسەڵات با بۆ تێکمان بەردەدەن ئێمە سۆران و بادینان هەورامان و کوێ سلێمانی و هەولێر کەرکووک و هەڵەبجە ئەمە بۆ پێویستیمان بێکدی هەیە کاکە بۆ تێکمان بەردەدەن بۆ بەرپرسێک تەنیا شارەکەی خۆی دەبینێ بۆ ئەوی دیکە تەنیا ئەوێ دەبینێ دەبێت لەسەرێوە کەسانێک هەبن حکمڕانانێک سیاسەتمەدارانێک هەبن کە هەمووی ببێنن و نابێت کەس هەر بۆ لای شارەکەی خۆی تێنووسێ نابێت شارێک پڕ بێ ئەوی دیکە قڕ بێ نابێت شارێک کۆمەڵ پڕ بێ لە پرۆژەی باش ئەوی دیکە پشتگوێ بخرێ ئەوە چییە یعنی بۆ تۆ عەجایب بۆیە هەندێک لەوانەی کەوا بیر دەکەنەوە شیعاری گەورەشیان هەیە ئێمە دەبێت دەوڵەتمان هەبێ و ئێمە دەبێت سەربەخۆ بی ئەوە سەربەخۆ دەبی تو عقلەکەت هەر بە بەشی ماڵی خۆتانی کردووە کاک تو ئەوە سەربەخۆ دەبی چی ئیسفادەکەن مامۆستا لەم بەیەک دادانی بەرژەوەندی ناشەرعی بەرژەوەندی ناشەرعی وا لە ئینسان دەکا خەم بخوا لە ئامڕازی ناشەرعی ئەوە تۆ کە کابرا خۆی قۆرخ دەکا خۆی کورت هەڵدێنێ لە شوێنێکدا ئەمجا دەیەوێت خەڵکی ئەو شوێنە وەلایان بۆ ئەو بێ و بڵێن وڵا ئەشهدو بالله مەسەنە بۆ ئێمە زۆر دڵسۆزە خزمەتی بێ ئێمە کردو بۆی کە وەکو بڵێ وەلایان بکڕێ بەڵام من پێم وایە دەبێ مەعقڵ دڵی خۆمان فراوان کەین و دەبێ ئەوە لە مێشتی خۆمان دەرکەین کە ئێمە لەسەر ناکۆچیەکانی کۆمەلگا سیاست کەین دەبێ هەوڵ دەین لەسەر پێکەوە تەباکردنی پێکاتەکانی کۆمەلگا بە هەموو ڕنگ و شێوەکانەوە سیاسەتەکەمان لەسەرەوە بنیاد بنێین هەر کەسێک بەرژەوەندی خۆی سیاسەتی خۆی شێوەی ئیدارەدانی خۆی لەسەر ئەوە بنیاد بنێ کە خەڵک پێکەوە ناکۆک بێ ناڕێک بێ جا وەکو گوتم چ لەسەر ئاستی پیا و ئافرەت ژن سالاری پیا و سالاری چ لەسەر ئاستی سۆران و بادینا چ لەسەر ئاستی هەولێر و سلێمانی چ لەسەر ئاستی گەرمێن و کوێستان حەقیقەت ئەوە هەر کەسێک وا بکە هەر حیزبێک وا بکە هیچ نەتیجەیەکی نییە هیچ ئەنجامێکی باشی نییە چونکە سەرنجام ناکۆچی کۆمەلگا
ناکۆچی پێکاتەکانی کۆمەلگا گروس پسڕچێنە پێکەوەکردنیان هەموو لازەرەری لێ دەکەن زۆر باش هەروەکو چۆن لە تەبای هەمویان بەهرەمەندن لە ناکۆچی دووبەرەشیش هەمویان زەرمەند بینە سەر بنەمای 21 جناب دەفەرمووی بەهۆی نەزانی و ترس و تەماع کە سێ تەوەرە وەکو سێگۆشەیەک ینی ئاماژەت پێکردووە بەهۆی نەزانی و ترس و تەماعەوە خەڵک بە ژێردەستەی ستەمکاران قایلە بێ مەبەستت لەم دەستەواژەیە وەڵا ئەو دەستەواژەم هەر لە بەسەرهاتی موسا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ و گەلە ستەمدیدەکەی کە بەنو ئیسرائیل بوون لەگەڵ فیرعەون و هامان و قاڕون ئەو سێ کوچکە شومە لە قورئاندا بەسەرهاتێک کە زۆرترین جار دووبارە بووبێتەوە و زۆرترین پانتایی گرت بێ بەسەرهاتی موسای عەلەیهی سەڵات وسەلام لەلایەک موسا و هاڕوونی برای سەلامی خۆیان لێبێ و گەلە ستەمدیدە و مەزڵومەکەیان و طرفی بەرامبەریشان فیرعەون و قاڕون و هامان کە ئەو سێ کوچکە شومە ڕەمزی ئەو سێ کۆڵگەیەن کە کۆمەلگا دەچەوسێنەوە فیرعەون ڕەمزی خۆسەپاندن و خەڵک ترساندن و خەڵک خستنە ژێر هەژمونی ناشەرعیانە و ستەمکارانەی خۆی بووە بۆ فیرعەون دەڵێ یەکێ لە قسەکانی دەڵێ ما ئوریکم ئیلا ما ئەڕا وما ئەهدیکم ئیلا سەبیل الرەشاد دوای کە موسا دەچێ عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ من ڕەوانە کراوی خوام بۆ لای تۆ بۆ لای گەلەکەت و ئەو خەڵکە مەچەوسێنەوە و چی دیکە خۆیان بەسەدا پەڕز مەکە دەڵێ ما ئوریکم ئیلا ما ئەڕا وما ئەهدیکم ئیلا سەبیل الرەشاد هەر ئەوەتان پێ دەڵم کە خۆم بە چاکی دەزانم و هەرچی منیش دەڵم هەمووی هەر چاکە ئەو منطقێکی فیرعەونیە ئەوە شێخێک بیکە هەر وایە هەر منطقیش فیرعەونیە مەلایەک بیکە ئیسلامیەک بیکە عەلمانیەک بیکە هی ئێستا بیکە لە بێژوودا کرابێ ئەو منطقێکی فیرعەونیە یعنی چی حەق لە تۆدا کورد هەڵاتووە بۆ کە عەقڵدا بەش کراوە بەس بەشی تۆی لێدراوە خەڵکی دیکە هەمووی مەحروم بێ بەشە بۆ عیلم بەس لای تۆیە ما ئوریکم ئیلا ما ئەڕا ئەم جۆرە بیرکردنەوە کە تۆ خۆت پێ لە خەڵک زیاد بوو خەڵکیشت پێکەم دەبێ لێرەوەی فیرعەون هاتی سەر هەڵدەدا جاوە خۆت پێ زۆر بوو وەکو خۆت وەکو بنەماڵەت وەکو حیزبت وەکو دەڤەرت وەکو نەتەوەت هیتلەر و مۆسۆلۆنی هیتلەر لە ئەڵمانیا و مۆسۆلۆنی لە ئیتالیا دەیانگوت ئەو ڕەگەزی ئاری ئەو ڕەگەزەی ئێمە دەبێ خەڵکەکەی دیکە توخمەکانی دیکە ڕەنگەکانی دیکە هەمویان ملکەش بن بۆ ئەم ڕەگەزەی ئێمە ئەلێرەوە هیتلەرایەتی و مۆسۆلینایەتی و ئەوە سەری هەڵدا ستالین کاتی خۆی چینی پرۆلیتار کە چینی پرۆلیتاری چی ینی هەمووی بەس ئەوە هەر وەکو بڵێ دێوجامەیەک بوو دێوجامەیەک بە حکمی پێ دەکرد ئەگەر نا پرۆلیتار و جوتیاری فەقیر کرێکاری فەقیر کەی ئەسڵا بە شەر دادەندران لە کاتی حکمی ستالیندا مەبەستمەوەیە کە ئەم مەسەلەی خۆسەپاندن ڕیشەیەکی بیرکردنەوەی هەیە هەر هەموو تەسەڕوفێک ڕیشەیەکی تەسەووری هەیە جا فیرعەون ڕەمزی ئیستیبداد و خۆسەپاندنە لەبەرەوە ئەوا بیری دەکردەوە دەیگوت ئەوەی من دەیڵێم هەر ئەوە ڕاستە و غەیری ئەوەش کە من دەیڵێم نابێ هیچ قسەی دیکە هەبێت مەجاری هیچ قسەیەکی دیکە نیە ما ئوریکم ئیلا ما ئەڕا وما ئەهدیکم ئیلا سەبیل الرەشاد ئەمە سەری بە چ کێشە سەری بەوە کێشا بڵێ یا ئەیها المەلأ ما علمت لكم من إله غيري ئەی دەست و پەیوەندان ئەی کۆڕ و مەجلیسی دەوروبەرم وەکو پەرلەمانی ئێستا جگە لە خۆم پەرستراوێکی دیکەم بۆ ئێوە پێشەکە هەردەی من بپەرست بە موسا دەفەرمێ لئن اتخذت إلها غيري لأجعلنك من المسجونين ئەگەر جگە لە من پەرستراوێکی دیکە بگری ڕەگەڵ جیراوانت دەخەمە تۆش زیندانی دەکەم هەروەها دەیگوت ئەنا ڕەبوکم الأعلى من پەروەردگاری هەرە بەرزی ئێوەم تۆ کە خۆت پێ وا بێ لە هەموو کەس چاکتری ئەو قسانەش دەکەی قاڕون چ دەورێکی دەبینی قاڕون تەمان فیرعەون ئەوە دیارە قیبطی بووە لە ئەقباض بووە بەڵام ئەو زوڵ مستەمەی کردووە بەڵام قاڕون إن قارون كان من قوم موسى فبغى عليهم قارون لبني إسرائيل بو بەڵام قاڕون سەروەت مندێک بوو وەکو ئەو ملیاریەرانی ئێستا لە پەنای دەوڵەمەندانی گەندەڵدا پێدەگەن وەکو هەندێک گەنە و قڕن ئەها کە لەسەر جەستە و لاشەی بڵین
حیوان و ئاژەڵ و ئەوانە پێدەگەن مشەخۆر. قارون لە بەنو ئیسرائیل بوو، بەڵام بەهۆی ئەو سەرۆت و سامانە ناشەرعی کە فیرعون ڕێگەیدا بوو خۆی کاتەوە پەزمەندەی بکە، لە بەنو ئیسرائیلی هەژار هەڵگەڕابەوە. فبقى عليهم وآتيناه من الكنوز ما إن مفاتحه لتنوء بالعصبة أولي القوة. أو قارون هامان چه دەورێکی دەبینی؟ مامۆستا پێشەی باز لە هامامکی با پشوێکی کورد وەرگینووینەوە خزمەتە. بینەرانی عزیز و خۆشەویست، بەرنامەکەمان بەردەوامی بێت پاش پشوێکی کەم. دووبارە سڵاو بەڕێزان. مامۆستا پێش پشووەکە باسی فیرعون و قارونت کرد، ویستت باسی هامانیشکی فەرموو. ڕەمزی ئیستیبداد و خۆسەپاندنی سیاسیە و لەو ڕێوە ترساندنی خەڵک. قارون ڕەمزی چەوسانەوەی ئابووریە و لەو ڕێوە تێرکردنی هەندێکان و برسیکردنی زۆربان. هامان چ ڕۆڵێکی بینیوە؟ ئەگەر تەماشای وەکو چۆن لە سوورەتی قەسەسدا خوا سوبحانە وتعالە باسی قارون دەکا کە باسم کرد، لە سوورەتی غافیردا باسی هامان دەکا، ڕۆڵی هامان لەوێدا زیاتر بازەکار، چەند لە سوورەتی قەسەسیشدا بازەکار لە چەند شوێنی کە بەڵام لە سوورەتی غافیردا خوا دەفەرمێ وقال فرعون يا هامان ابن لي صرحا لعلي أبلغ أسباب السماوات فأطلع إلى إله موسى وإني لأظنه كاذبا وكذلك زين لفرعون سوء عمله وصد عن السبيل وما كيد فرعون إلا في تباب. فرعون قلت أي هامان كوشتيكم بو دروسكا قلايك برجيكم بو دروسكا لعلي أبلغ الأسباب، بەڵکو بچمە ئەو سەر بورجە بەرزە و قەڵایە بەرزە و بگەمە ڕێوبانەکانی ئاسمان، ئەو هۆکارانی کە ئاسمان بەڕێوە دەبن. فأطلع إلى إله موسى، لەو شوێنە بڵیندەوە تەماشا بکەم بزانم پەرسترایی موسا لەکوێیە. وإني لأظنه كاذبا، پێشم وا درۆ دەکا وەکو چۆن لەسەر عەرزێ نییە پێم وایە لە عاسمانێش هەر نییە. خوا دەفەرمێ وكذلك زين لفرعون سوء عمله وصد عن السبيل وما كيد فرعون إلا في تباب. ئاوا کردەوەی خراپی فرعون بۆ فرعون ڕازێنرابەوە و لە ڕێلادرا بۆ کۆڵی ئیرادی و اختیاری بەدەست خۆی نەما بێ. دوای دەفەرمێ وما كيد فرعون إلا في تباب، ئەمە ناو دەنێ بە فێڵی فرعون هەر سەر بە فەتارە چوویە. یعنی چی؟ طبعا فرعون لێرەدا ویستویەتی ئەو خەڵکەی خۆی چاواشە بکە، بە خەڵک بڵێ خەڵکی نەخۆ خوای موسا لەسەر عەرزێنیە، ئەوە دیارە. ئەگەر لێرە با دەمانزانی لە تاخوا لەکوێ و دەمان بینی، یعنی بە پێنج شەستەکان ئەمە نازانین خوای موسا لەکوێ. با تەماشایەکی ئاسمانێش بکەم هەر لە سەر مسبەقەنیش پێش وەختش حکم دەدا وئینی لأظنه کاذبا، پێشم وا درۆ دەکا لەوێش هەر نییە. واتە فرعون ملحید بۆ دیارە، یعنی بوونی نییە. ئەو پەرستراوەی موسا ئێمەی بۆ بانگ دەکا و دەیکاتە بیانووی ئەوە کە من چی دیکە ئەو خەڵکە نەمپەرستێ، دەیکاتە پاسا و بەڵگەی ئەو پەرستراوی موسا بوونی نییە، بە بەڵگەی ئەوە لەسەر عەرزێنیە و دەی فەرموو بورجێکیم بۆ دروستکەم با تەماشای ئاسمانێش بکەم، بەڵام پێش وەختیش دیارە دەڵێ پێشم وایە لەوێش هەر نییە. خوا ناوی لێ دەنە فێڵ بۆ چۆن بەستی چاواشەکردنی خەڵک بوو. مەبەستم ئەوەی کە هامان دەوری ڕاگەیاندنی خراپ، ڕاگەیاندنی چاواشەکار، ڕاگەیاندنی تەزویر و هەڵخەڵەتاندن و چاواشەکردنی خەڵکی بینیوە. جا ئەم سێیە ئەگەر تەماشا بکەین لە بەسەرهاتی موسادا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ فرعون زۆر جوان دیارە ئەو سێ کوچکەیە. فرعون ڕەمزی ئیستیبدادی سیاسی، قارون ڕەمزی ئیستیغلالی اقتصادی و ئابووری، هامان ڕەمزی چاواشەکاری ئیعلامی و ڕاگەیاندن. ئەو سیناریۆیە لە هەموو دنیادا دووبارە دەبێتەوە. تۆ تەماشا بکە هەرچی چاوی لەوە بێت کە خۆ بەسەر خەڵک دابسەپێنێ پەنا دەبەتە بەرچی. دەسەڵاتێکی هەبێ، قووەتێکی عەسکەری دەسەڵاتێکی هەبێ، نایڵێ دامەزراوە دروست بێ، ناڵێ ئەو هێزە عەسکەریە لە دامەزراوەیەکدا خۆ بین. یا دەبێ ئەگەر دامەزراوەش بوو ڕێژمەکەی بەدەستی ئەوە بێ، وەکو دیکتاتۆر تاغوتانی لە وڵاتانی عەرەبیدا حکوم دەکەن، دەبێت ڕێژمەکەی بەدەستی ئەوە بێ. بۆ ئەوە کە
ئەو ئیسیبداد و خۆسەپاندنە سیاسیە بەهۆی ئەو پاڵپشتە عسکەریە ئەمن و ئاسایش و شوڕتە و عسکەر ئەوە بۆ خۆی دەستەبەرکە لە بەرامبەر خەڵکی پێترسێنێ بەڵێ خەڵکی پێترسێنێت کە قووەتت بوو قووەتێکی غاشم دیارە پەنا دەبێ بە ترساندنی خەڵک ئەمجا دوایی بیر دەکاتە لەوەی کە باشە سەرۆت و سامانیش لە دەستی خۆیدا قۆڕخکە بۆچی بۆی ئەوەی کە بە ترس نەهاتە ژێربار بە برس بێنێتە ژێربار بە تەماع ئەوەی کە بە ترساندن نەهات بە تەماع و بەرنان یاخود بە برسیکردن بە قسەم بکەی شتێکم لەگەڵ دەخۆی بە قسەم نەکەی بێبەشت دەکەم دیارە ینی لەم هەرێمی کوردستانی خۆماندا نایبینی ئەوە زۆر زۆر بە واضحی دەیبینی لە هەموو عالەمدا ئەو شوێنانی کە کەسانێک لایەنانێک حکم دەکەن کە خۆیان سەپاندووە هەمیشە هەوڵ دەدەن کە هەموو سەرچاوە سروشتەکان هەموو ئیمکانیاتی مادی لە دەستی خۆیاندا کورت هەڵێنن ئەمجا ڕۆنی خۆیان لەسەری خەڵک بدەنەوە هەر ئەو ڕۆنی خەڵکەکەیە لەسەری خۆشیان بدەنەوە بەڵام لە بەرامبەر ئەوەدا کە وەلائیان دەکڕن ئیرادەیان دەکڕن ئەوە دوو سێ هەوڵیش دەدەن ئەی باشە ئاگادارکردنەوەی خەڵک و هۆشیارکردنەوە ئەوە بەدەست چێبێ هەوڵ دەدەن هۆیەکانی ڕاگەیاندنیش ئاگادارکردنەوە و ڕاگەیاندنیش ئەوەش لە دەستی خۆیان دابێ بۆی بە کەیفی خۆیان تەزویر بکەن و خەڵک چاواشە بکەن و خەڵک هەڵخەڵەتێنن جا ئەمە ئەلەمانە فەرقێک نیە لە کوردستان مامۆسایسا هەموو لایەک بگرە کۆمپانیایەکیش کەناڵێکی میدیای و رادیو تەلەڤیزیۆنێکی هەیە یا تۆ بڵێ میدیاکانی ئەوان جیاوازن لە میدیاکانی ئەوانی تر ئینسافەن کۆمپانیایەکە کەناڵێکی هەیە و حیزبێکە بەلاتی مەسەلەن بە قەرز و قۆڵە کەناڵەکەی بەڕێوە دەبات تو ئەو کەناڵە نەوتیانە وایە کە دنیای پڕ کردووە لە هەواڵنێر و دنیای پێ کردووە لە مراسیل و لە خەڵک و ئەمجا بەو تەکنیکە تازەیە و بەو ئیمکانێتە و بەو تێر و پڕێ و زۆر جیایە زۆر جیایە یعنی خۆشتێکی ئاشکرایە تا جیرفانت پڕترە دەنگت زۆڵاترە ڕەنجیشی جوانترە جارێک گوتیان مامۆستا ئەرێ تەلەڤیزیۆنەکەی ئێوە بووایە وڵای جارێکە ڕەنگە کەشمان لە قەدەر ئیمکانێت و لە قەدەر جیرفانمانە لە قەدەر دیارە ئیمکانێتەکەمان کەمە بۆیە ڕەنگە کەشمان ئاوایە و دەنگە کەشمان بەو شێوەیە جا کاکە دانا بۆیە خوا سوبحانە و تەعالا زۆر باسی ئەوە دەکا ئەو بەسەراتە زۆر دووبارە دەبێتەوە چونکەوە وەکوتم شتێک نەبووە بچێتە لە مێژوودا بوو بێت و چوو بێتە ذیمەی تاریخەوە دووبارە دەبێتەوە یعنی تۆ تەماشا بکە ینی وەکو گوتم هەرێمی لێ بەرە دەرێ بچۆ بۆ هەر شوێنێکی دنیا ئەمریکا تەماشاکە ئەو زلهێزەکە ئەوەیە ئیسرائیل تەماشاکە رووسیا مەبەستەوە هەرێمی لێ بەرە دەرەوە بینەواتێکانی لە هەرێم نییە مە لێرە هەیە با بچینە دەرەوەش بەڵام دەڵم ئێرەمان باس کردو زۆر جار بەڵام دەڵم ینی ئەوە حاڵەتێکی گشتیە هەموو ئەوانەی کە دەیانەوێ خەڵک لەژێر هەژمون و هەیمنەی ئەواندا بێ هەوڵ دەدەن ئەو سێشتە بەدەست خۆیانەوە بگرن هێز سەرۆت و سامان ڕاگەیاندن جا دەستی نەگاتە هێز سەرۆت و سامان کە سەرۆت و سامانت بوو ڕاگەیاندنیشت دەبێ هەیە وەک جوولەکە تەرکیز دەخاتە سەر ڕاگەیاندن کە ڕاگەیاندن ینی بەشەر ناڵێ خەڵک عەقڵی لە چاواندایە جا خۆ دەبێ ئەوشی بۆ زیادکەن خەڵک عەقڵی لە گوێیاندایە زۆر وایە زۆر جار وایە بەشەرە کار تێکراو دەبێت کاری تێدەکرێت بەو قسەی کە دەیبیستێ بەو دیمەنەی کە دەیبینێ ئەی بۆ تۆ تەماشا بکە بۆ وێنە ئەو منداڵە سووریەی کە ناوی چی بۆ ئەوی کۆبانێ ئەها لە دەم ئاوەکە ئەو منداڵێکی بچووک بوو ئایلان بوو ئەگەر هەڵم نەکرد ما بێ ئایلان بوو باشە نزیکەی 600,000 کەس لە سووریا کوژراوە بەڵا ئەو دیمەنە خۆ منداڵێک بوونی چەند منداڵی ئەوە هەر لەو ڕۆژاندا لە ئیدلب ڕژێمی سووریا بە چیمیایی کوشتنی بەڵا ئەو وێنەیە زۆر کاریگەر بوو یا مەسەن وێنەیەکی دیکە ئەنی تەماشا ئەو وێنەی بینیوتە کە داڵێک دانیشتووە بە دیار منداڵێکی ئەفریقیەوە منداڵەکە ئەوە کوڕ بۆتەوە داڵەکەش ڕاوەستاوە چاوەڕێ دەکە کەنجێژیانی دەستێ بچێ بیخوا زۆر کاریگەرە مەبەستمەوەیە خەڵک دەکەوێتە ژێر کاریگەری دیمەنەکان ژێر کاریگەری قسەکان بۆیە ئەوانە هەمیشە خەم لەوە دەخۆن کە ئەو سێ بەدەست خۆیانەوە بن سوڵتە ثەروە لەگەڵ ڕاگەیاندن هەڵبەتە بەدەست خۆیانەوە بن خۆ تۆش کە دەتەوێ بڵێن حەق بڵێ تۆش هەر پێویستت بەوە هەیە بەڵام ئەو دەیەوێ بە حەق و ناحەق
دەیەوێت بە پارەی حرامە گەناخۆک لە ڕێی پارەی حەڵاڵەوە ئەگەر بە ئیمکانیاتی حیزبی خۆی دەیکە مشکلە نییە بەڵام ئیمکانیاتی وڵاتەکە بەکاربێنێ پرسیارەکە لێرە بۆ دەسەڵاتداران و حکومڕانان ینی لە ڕێگی خاڵە بەهێزەکانەوە مامەڵە لەگەڵ کۆمەلگاناکەن بۆ لە ڕێ ئەم خاڵە لاوازانەی وەکو نەزانی ترس و تەماعەوە ڕەفتاریان لەگەڵەکە ئەوکەوت دووبارەی دەکەمەوە کە هەر کەسێک ئامانجی باشی بێ خەفتانی ئامڕازی باشی بۆ دەکات بەڵام هەر کەسێک ئامانجەکەی خراپ بێ بە ناچاری پەنابەرێتە بەر ئامڕازی خراپ و شێوازی خراپیش ئەوانە لەبەرەوەی کە ئامانجەکەیان باش نییە دەگەڕێن بۆ خاڵە بێهێزەکانی مرۆڤ ترس خاڵی بەهێزی مرۆڤ ئینسان کە ترسا لە ترسان زۆر جار مەبدەئی خۆی پێشێل دەکات لە ترسان خۆی دەفرۆشێت لە ترسان شتی خراپ دەکات لە برسان بە هەمان شێوە خاڵی زوعفی مرۆڤە هەروەها بەهۆی نەزانیشەوە جا تۆ تەماشا کرد لە بەرامبەری ئەواندا پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام کاریان لەسەر چی کردووە لەسەر خاڵە بەهێزەکانی مرۆڤ ئینسان بەچی مرۆڤە مرۆڤ بەچی مرۆڤە بە عەقڵی و دڵی عەقڵێکی هۆشیار دڵێکی بێدار ئەوە پێغەمبەران هاتوون عەلەیهیمو سەڵات وەسەلام خەڵک هۆشیار کەنەوە بە زانیاری بەسوود بە تێگەیشتن لە خۆیان لەخوا لە بوونەوە لە دەوروبەر و دڵیان بێدار کەنەوە بە یادی خوا بە پەیوەندی لەگەڵ خوا بە بەندایەتی بۆ خوا بۆ چونکە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام ئامانجەکەیان بەرزە و پیرۆزە و باشە بۆ خاڵی بەرزی دەگەڕێن بۆ شێواز و بۆ ئامرازی باشیش دەگەڕێن کە لە قەدەر ئەو ئامانجە بەرزە بێت ئەوان چونکە ئامانجەکەیان بریتە لە خۆ بەسەر خەڵکدا پەرستکردن و خەڵککردنە پەرسترا و پەروەردگار دیارە دەبێت لە شێوەی ئەو ئامانجەش هەوڵدەن ئامراز و شێواز پەیدا بکەن کەواتە کۆمەڵگەش ئەرکێکەوێتە سەرشان کە لەم سێ بوارە لە نەزانی و لە ترس و لە تەماعەوە بگۆڕێ بۆ ئەو سێ بەدیلێک کە جەنابەت باست کرد بەڵێ یعنی ئەرچی هەر کۆمەڵگایەک ئەوەیە کە یعنی دەست لە کەراسی دەرنێنێ دەست بە خۆیدا بەرنەداتەوە بەڵکو هەوڵدا هۆشیار بێت شارەزا بێت چاوکراوە بێ پێشێ چونکە لە حەقیقەتدا ئینسان بە هۆشیاری دەتوانێت ئەو ترسە وەهمیەش کە ڕووی تێدەکا ئینسان لە چی دەترسێ لە ژیاندا دووش خەڵک دەترسێنێ ئەجەل مەرگ لەگەڵ ڕزق ئەگەر ئینسان هۆشیار بێ بە تایبەتی کە ئیماندار بێ خوای پەروەردگار هەردوو ئەو دووشتەی بەدەست خۆیەوە گرتوون و بۆ کەسی بەجێنێشتون وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا هیچ نفسێک بۆی نییە بمرێ بیشیوێ بمرێ هەر بۆی نییە بمرێ مەگەر بە مۆڵەتی خوا كتابا مؤجلا تۆمار کراوە دیاری کراوە ئەوە بەنسبەت ئەجەل بەنسبەت ڕزق وما من دابة في الأرض إلا على الله رزقها هیچ زیندەوەرێک لەسەر زەوی نییە مەگەر ڕۆزی و بژیوی لەسەر خوایە سبحانه وتعالى ئەو دووشتەشە خەڵک دەترسێنێ کەواتە بە هۆشیاری ئینسان دەزانێت کە نەژیانی من بەدەست خەڵکە نەڕزقی من بەدەست خەڵکە ئەو ئەم جا دوایش خەڵک دەبێت لەسەر حەقی خۆی بەدەنگ بێت لەسەر مافی خۆی لەسەر نانی خۆی لەسەر ژیانی خۆی بەدەنگ بێ ئەو ڕزق و ڕۆزیانەکە خوا دایناون ئەو ناز و نیعمەتانەکە خوا دایناوە لە سوورەتی ئەلبەقەرە خوا دەفەرمێ لە ئاەتی ژمارە 29 وخلق لكم ما في الأرض جميعا زانایان دەڵێن يعني ئەو لەکومە پەیوەستە بە جەمیعانەوە وخلق لكم ما في الأرض جميعا يعني خلق لكم جميعا ما في الأرض بۆ هەمووانتانی دروست کردووە ئەوی لە سەرزەوی بۆ هەمووانتانی خوڵقاندووە نەک بۆ ماڵێک و بۆ دوو ماڵ و بۆ حیزبێک و بۆ کەسێک و بۆ چەند کەسێک بەڵکو بۆ هەمووتانی خوڵقاندووە هەمووتان وەکو یەک بەشتان پێوە هەیە کەواتە تۆ کە بەشەکەت دەخورێ عیبە و حەیفە بەشە خوراوەکەی خۆت کە دوایی هەندێکیت لەسەر دەدرێتەوە هەندێک لە ڕۆنەکە لەسەر دەدرێتەوە حەیفە لە بەرامبەریدا خۆ بفرۆشی حەیفە لە بەرامبەریدا خاوەنی بوونی خۆت نەمێنی خاوەنی ئیرادە و دەنگ و ڕەنجی خۆت نەمێنی حەیفە حەقی خۆتە هەندێکی دەدەنەوە هەندێکی زۆری دەخۆن هەندێکی دەدەنەوە لە معاملەشت لەگەڵدا دەکەن دەڵێن دەبێت تۆ ئەو تۆزە دەدەینەوە بە مەرجێکە تۆ لە بەرامبەریدا تۆ ببی بە هی ئێمە بەنسبەت ئەوەی دیکەشەوە کە ترسەکەش ئەجا خۆگەر ئینسان بەڕاستی خوا بناسێ ولم يخش إلا الله خوا دەفەرمێ ئەوانە بەندەی من کە بێزگە لە خوا ترسیان لە کەس نییە وەکو گوتم ترسەکەش هەر دەگەڕێتەوە بۆ ئەو دوشتانە بۆ ڕزقەکە و بۆ ئەجەلەکە کەواتە ئەگەر لێرەوە
پێغەمبەران عەلەیهیمو سەڵات و لێرەوە دەستیان پێ کردو هۆشیارکردنەوەی خەڵک و بێدارکردنەوەیان ئەگەر هۆشیار بن و بێدار بن مل بۆ هیچ سیستەمێک نادەن هیچ سیستەمێکی سیاسی یاخود سیستەمێکی ئابووری چونکە سیستەمە سیاسیەکە ملی بۆ نادەن لەبەرەوەی کە دەزانن خوا بەڕێوەبردنی ئەم سەرزەویەی حواڵەی مرۆڤان کردووە وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة أو خليفة إخوة مروفة أو مروفة نيفرموا فلان في سار مروف بقشتي هم خليفة إخوة كواتا هم يوكي حقيتي كومالغاي خوي بري وبري دواي كومالغا كودا بيتوا ده صلاة يكال بجيري حكم رانان يكال بجيري أو أمانة سباردي حكم رانيان بيدا سبيري مرجي شان بو دادن نابي لو مرجان لابدن اقل لا اندبو هي لا هم بريو دبي محاسبه يامكا بالنسبه سروتو سامانك شو بهمان شي خوارص خيد انا وبهم لاك نابي خلق جماور قبولك هيج كسيك او رزق الروزي بجيوه او نازو نعمتانك اخو ابو همان خلقان دوا نابي هیچ کەس قبولکە لێی داگیر بکرێ و لێی زەوت بکرێ دوای مامەڵی پێ لەگەڵ بکرێ. زۆر باشە لەم ئەڵقەیەدا کۆتا بنەما باسەکەین بنەمای 22 هەمیشە ستەمکار و خۆشگوزەرانانی گەندەڵ دژی گۆڕانکاری و چاکسازی بوون. ئەمە ینی وەکو ئەگەر با بڵین هاوکێشەیەک یا وەکو یەک زائید یەک فعلەن وایە بەڵام هۆکارەکەی چیەکە وایە تەماشا بکە جارێ با یەک دوو ئاەت لەو بارەوە بێنین لە سوورەتی الزخرف داخوا دەفەرمێ وما أرسلنا من قبلك في قرية من نذير إلا قال مترفوها إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مقتدون پێغەمبەری خاتم محمد صلى الله عليه وسلم دەدوێنێ خوا دەفەرمێ وما أرسلنا من قبلك في قرية من نذير لە پێش تۆدا لە هیچ ئاوەدانیەکدا وریاکەرەوەیەکمان نەناردووە إلا قال مترفوها مەگەر خۆشگوزەرانەکانی پێیان گوتۆ بۆ پێغەمبەر بە وریاکەرەوەیە هاتەماشا ناوی لە پێغەمبەرە ناوچی نەذیر پێغەمبەر هاتون خەڵک وریا بکەنەوە هۆشیار بکەنەوە فرعونەکان هاتون خەڵک نەفام بکەن بێ ئاگا بکەن جا خۆشگوزەرانەکان چیان گوتووە إنا وجدنا آباءنا على أمة ئێمە باو باپیرانی خۆمان لەسەر ڕێک بین ئومە لێرە معنای ڕێباز دێت لەسەر ڕێک وإنا على آثارهم مقتدون ئێمە بەدوای شوێنواریمان دەڕۆین واتە جمود و دۆگمابوون ولا ساکردنەوەی کوێرانەی پێشینان و قبول دەکردنیشتی تازە و داهێنان و گۆڕانکاری لە سوورەتی سەبەدا دەفەرمێ وما أرسلنا من قبلك في قرية إلا قال مترفوها إنا بما أرسلتم به كافرون لە پێش تۆدا هیچ پێغەمبەرێکمان نەناردووە مەگەر خۆشگوزەرانەکانی گوتویانە ئەوەی کە ئێوە پێڕەوان کراون ئێمە پێی بێ بڕوایی کەواتە بۆچی خۆشگوزەرانەکان وا دەکەن چونکە ئەوان پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام و شوێن کەوتوانی پێغەمبەران هاتوون ئەو کۆمەڵگایە کە خێروبێرەکانی تێدا قۆرەخ کراون دەسەڵاتی سیاسی تێدا قۆرەخ کراوە چاواشەکاری و هەڵخەڵەتاندنی خەڵکی تێدا کراوە بە پیشە بیگۆڕن ئەوانیش لە بەرژەوەندیان نییە خەڵک هۆشیار بێ و بێدار بێ و خەڵک خاوەنی ئیرادە و بوونی خۆی بێ یعنی هەموو فرعونە پێ خۆشە خەڵک مەڕ بێ ئەوی لیان خوڕێ بێ ئاویاندا لە کاتی ئەوەداوە بیان بێ ئەوە خۆی فرعونەکان ئەوە تەبیعەتیانە ئەوە سروشتیانە پێیان خۆشە خەڵک مەڕ بێ مەڕ و پێش خوانی دەن بۆ لە وەرگاو ئێوەران بیهێنەوە لە کاتی ئەوەدا بیدۆشن و سەریان بڕ و تەواو هەروەها نەکردو هەرچی ئەو خۆ سەپێنانەی کە لە وڵاتاندا حکمیان کرد بە درێژای مێژوو تەماشای بکە یعنی پیان خۆش نەبووە خەڵک هۆشیار بێت پیان خۆش نەبوو خەڵک ئاگادار بێ پیان خۆش نەبوو خەڵک ئازاد و ئازا بێ پیان خۆشەوە خەڵک ژێردەست و زەلیل و زەبوون بێ مەداری وان باشتر دەسوڕێ خۆ ئاشکرایە مەداری وان باشتر دەسوڕێ کە خەڵک بەو شێوە بێت چاتر بۆیان دەستەمەوە دەبێت چاتر بە قسەیان دەکا و هیچ کەس هیچ ڕەخنەوەی اعتراضێک ناگرێت هەموو جارێ من زۆر جار وێنم بە معەمەر قەدافی هێناوەتەوە معەمەر قەدافی 42 ساڵ حکمی کرد لە لیبیا چی دەگوت لەو کاتێک کە خەڵک لێ ڕاپەڕی دەیگوت من ئەنتم جەراثیم ئەنتم جوردان چاو ئێوە میکرۆبن ئێوە جرج باش دوای دەیگو نحن ئەحەق بلیبیا یعنی لیبیایی وەکو کشێڵگەیەکدا دەنا کە بۆ خۆشی خاوەنیەتی ئەوی دیکە بە عیباد و بێلاد و بێ لە خزمەتی ئەودا بێت ئەگەر خەڵک هۆشیار بێ و خەڵک جەریء بێ و بوێر بێ و هۆشیار بێ ڕازی نابێ بەوەی کە کەسێک خۆی لێ بکا بە خاوەن و بە پەروەردگار و بە پەرستراو بۆیە کێشەی گەورەی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام لەگەڵ کێدا بوو لەگەڵ خەڵکی ڕەش و ڕوود بووە
لەگەڵ خەڵکو جەماوەر بوو هەمیشە لەگەڵ ئەوانەدا بوو کە ثەرۆ و سوڵتەیان قۆڕەکردووە لە دەستی خۆیان هەمیشە لەگەڵ واندا بووە هەمیشە لەگەڵ ئەوانەدا بووە کە چاوێن لەوە بووە خەڵک دەبێت ژێردەست و زەبوون و زەلیل بێ پێغەمبەران هاتوون عەلەیهیمو الصەڵاتو وەسەلام نەخێر خەڵک دەبێت بەندەی خوا بێ پێکەوە تەبابن بەڵام دەبێت هەموو دەبێت بەندەی خوا بن جاوی کە کەواتە ماوە سەبا بپرسم ئێمەی موسڵمان ئەگەر لە حاڵەتێکە لە کۆمەڵگەیەکی بەو شێوازەیە ئەم دوو تەبەقەیە دروست بوو ئێمەی موسڵمان ئەبێت لە کام بەرە بین لەبەرەی خەڵک و جەماوەر و خەڵکی ستەم لێکراوە و زوڵم لێکراوە بین یان نەخێر لەو بەرەیە بین کە دەسەڵاتی هەیە بۆ نمونە با منە پرسیارەکەوا لێکەم لەسەر لە هەرێمی کوردستان ئێستا دەوڵەتداری و حکومەتداریەک هەیە و چەند حیزبێکی حکومڕان هەن ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەبێ لەبەرەی خەڵک و جەماوەر بین یا دەبێت لە کام بەرەیە بین وەڵای ئێمە گەر شوێنکەوتوی پێغەمبەران بین عەلەیهیمو الصەڵاتو وەسەلام بەگشتی بەتایبەت پێغەمبەری خاتم چێ شوێنکەوتوی پێغەمبەران بووە خۆ زۆر جار باسمان کردووە ما نراك اتبعك إلا الذين هم أراذلنا بادي الرأي قال نوح بنوح دڵێن ئێمە نابینی شوێنت کەوت بێ مەگەر ئەوانەی کە ئەراذیلن ئەراذیل کۆی ئەرذەلە بادیە ڕئیوانەی کە سادە لەوحن واتە سەرچێڵن تێناگەن هەمیشە فیرعونەکان خەڵکیان بە سادە لەوح و بە نەفام و نەزان لە قەڵەم داوە دوای فیرعون بە موسا و بە قەومەکەی دەڵێت چی ئینەهم لەشیرذیمەة قەلیلون ئەوانە کۆمەڵ و کەمەوکەیەکی کەمن زۆر نابوت و کەمن پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم چی لەگەڵی بوو ڕەش و ڕووتەکانی مەکە تاکو تەرایەکیش تەمان و لە ئیسلامدا ئیسلام بڕای بە تەبەقات و سینایەتی نییە بڵێ وڵات دەوڵەمەند هەمووی خراپ و هەژار هەمووی چاکە نا بەڵام ئەگەر دەوڵەمەندەکان بە ژمارەی پەنجەکانی دەستێک دەژمێردرێن ئەو ئەبوبەکر سەدیق بوو عوثمانی کوڕی عەفان بوو عەبدوڕەحمانی کوڕی عەوف بوو ئەوەی کە لە مەکە ئیمانیان بە پێغەمبەری خاتەمین عەلەیهی سەڵات وسەلام ئەوی دیکە هەمووی ڕەش و ڕووت و نەدار و هەژار بوون بۆ ڕەش و ڕووت و هەژار و نەدارەکان ئەو بوونی خۆیان ڕێز و کەرامەتی خۆیان مافەکانی خۆیان لە لای پێغەمبەری خاتەم دەبینیەوە عەلەیهی سەڵات لەو ئیسلامەدا کە دەفەرمی ئینە ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم بەڕێزترتان لای خوا پارێزگاترتانە نەیفەرمووە ئەغناکم نەیفەرمووە ئەقواکم نەیفەرمووە ئەبیەضکم نەیفەرمووە هیچ کام لەو شتانە فەرموویەتی ئەتقاکم هەژارێک دەتوانێت بە تەقواتر بێت لە دەوڵەمەندێک ئافرەتێک دەتوانێت بە تەقواتر بێت لە پیاوێک گەنجێک دەتوانێت بە تەقواتر بێت لە بەتەمەنێک نەخوێندەوار دەتوانێت بە تەقواتر بێت لە خوێندەوارێک بێدەسەڵات دەتوانێت بە تەقواتر بێت لە دەسەڵاتدارێک خوا تەرازوی پێوەرێکی داناوە جێ هەموو کەسی تێدا ببێتەوە هەموو کەس دەتوانێت مەیدانێک هەموو کەس دەتوانێت پێشبڕکەی تێدا بکە جا ڕەش و ڕووتەکان ماف و بوون و کەرامەت و ڕێز خۆیان لەو پەیامەدا دەبینیەوە ئەدی دەوڵەمەندەکان دەوڵەمەند و پارەدارە ناشەرعیەکان ئەوەی چاوێن لەوە بوو کە ئەو بەزم و بازاڕیان لێ تێک نەچێ زەرەری خۆیان لەوێدا دەبینیەوە خۆ ئاشکرا دیارە یعنی ئەبوو جەهل کاتێک کە بڕوانایانە بە پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام نەضری کوڕی حارث لێی دەپرسێ یا ئەبەل حەکەم تەمەن ئەبوو جەهل ئەبوو الحەکەمیان پێگوت خۆیان یعنی پیاوی عاقڵ ئەتۆ پێت وایە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام ڕازەکەیان درۆ دەکا دەڵێ کاکە محەممەد هەتا تەمەنی 40 ساڵی ئێمە درۆمە لێ نەبیستووە دوای ئەوەی کە مووی سپی لە لاجاینجی دەرکەوت ئەتۆ بڵێ بەناوی خواوە درۆ بکە نخێ دەزانم ڕازەکە دەڵێ دێ بۆ ئیمانی پێنایانی دەڵێ بەنی عەبد و شەمس کە عەشیرەتی ئەبوو جەهلە لەگەڵ بەنو هاشم کە عەشیرەتی پێغەمبەر صلی الله علیه و ئەو لە سەردەمی نەفامیدا كنا كفرسي ڕیهانین وەکو دوو ئەسب کە پێکەوە پێشبڕکە دەکەنی مەوا بووین ئەوان شتێکیان دەکرد ئێمە شتێکمان دەکرد ئەوان ئینجازێکیان دەبوو مەش دەستکەوتێکمان دەبوو ئێستا ئەوان دەڵێن پێغەمبەرێکمان لێنەدا هاتووە ئەمە پێغەمبەرێکی لەکوێ بێنین دەبێ عەشیرەتیان بەدوای عەشیرەتیمان بکەوێت زۆر باش یەک دەقم ماوە مامۆستا کاتنەوە بگورە مەبەستەوە کەواتە قەزێکە لێرەدا ئاوایە یعنی وا لێک دراوەتەوە کە ئەمما ئێمە دەبێت لە شوێ بین ئێمە دەبێت لەگەڵ ئەو لەسەر ئەو خەتە بڕۆین کە پێغەمبەران عەلەیهیمو الصەڵاتو وەسەلام لەسەر ڕۆیشتن کە بریتیە لە پارێزگاریکردن و بەرگریکردن لە مافی هەژار و نەدار و خەڵکی مافرا و پێشێلکراو کەواتە هەڵوێستە سیاسەکانی مامۆستا عەلی باپیر وەکو کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی و هەروەها کۆمەڵی ئیسلامی بە تەواوی نوێنەرەکانی لە پەرلەمان و حکومەت و ئەنجومەنە خۆجێیەکان لەوە سەرچاوی گرتووە لە پاشخانە دینیەکە و سەرچاوی کردووە کە هەمیشە لەبەرەی خەڵکان هەر هیچ گومانی تێدا نییە هەر بۆیش مەیدانی درۆیە کورتە
بەڵام ڕاستی لە مەیدانی درێژە تاقی دەکرێتەوە بە هەر کەسێک گومانێکی هەیە تۆز قاڵێک لەوەدا بە تەماشای ئێمە بکە دنیا دەگۆڕێ ئێمە ناگۆڕین شاخ لا دەچێ من لا ناچین بۆ چونکە بە هەڵوێستەکانمان لە عەقیدەمان و سەرچاوە دەگرێت لە ڕقی کەس نییە و لە خۆشەویستی کەسیش نییە حقیقت لەوە کە ئێمە وەکو دین ئەو هەڵوێستە سیاسیانە دەنوێنین يعني من دوای ئەوەی کە خوا دەفەرمی والأرض وضعها للأنام خوا زەوی بۆ خەڵک داناوە دەفەرمی خلق لكم ما في الأرض جميعا دەفەرمێ كي لا يكون دولة بين الأغنياء منكم بە سەرەت و سامە لە دەست دەوڵەتمەندەکاندا کورد هەڵ نەیە ئەمن وەختی ئەو ئاەتانە دەبینم وەختی پێغەمبەری خاتم دەبینم عليه الصلاة والسلام لە صحیح بوخاریدا هاتووە دەڵێ ڕۆژە وەفدێک هاتن خەڵکێکی هەژار و نەدار و ڕەش و ڕوود بوون فەقیری و نەداریان بەدمچاوە دیار بوو بەرجیان پۆشاکیان خواردنیان خۆراکیان فەرمووی من كان عنده فضل ظهر فليعد به على من لا ظهر له ومن كان عنده فضل زاد فليعد به على من لا زاد له فذكر من أصناف المال ما ذكر حتى ظننا أنه ليس لأحد منا حق في فضل ولا صاحب خالد پیغمبر عليه الصلاة والسلام فرمووی کەسێ وڵاخی زیادی پێ بابیدا بۆ کەنیەتی هەر کەسێک کە خۆراکی زیادی پێبیدا بۆ کەنیەتی هەر کەسێ پۆشاکی زیادی پێدا بۆ کەنیەتی هەموو جۆرەکانی ماڵ و سامانی باس کرد هەتا دەڵێ ئێمە یەقینمان پەیدا بوو کە هیچ کەس بۆی نشتی زیادی هەبێ ئەوەی کە شوعیەت خەونی پێوە دەبینێ پێغەمبەر صلی الله علیه و ئیسلام بەکردەوە لەسەر ئەرزی واخەز جێبەجێ کردووە من کاتێک کە خوای دەبینم ئاوا دەفەرمێ خوای متعال پێغەمبەری خاتم عليه الصلاة والسلام ئاوای کردووە ئێمە لەو مەبدە و پرانسیپە شەرعیانە و ئینطلاق دەکەین حەقیقەت نە لە ڕقی کەسە و نە لە خۆشەویستی کەسە لەوە کە دینەکەمان وا دەفەرمێ و ئەوەش عقلی سەلیم و فیتڕەتی ساغش هەر پشگیری ئەوە دەکات بەڕێز مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕۆناکبیر سوپاس بۆی کە لەم ئەڵقەیەدا وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە سوپاس بۆ ئێوەش کاکەدانا بینەرانی ئازیز و خۆشەویست تاڵقەیەکی نوێی بەرنامەکەمان هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ